بەهۆی کێشەیەکەوە لەسەر ئاوەڕووی ماڵەکانیان شەوی ڕابردوو لە گوندی گرلانکەی سەر بە نەحیەی قوشتەپەی پارێزگای هەولێر شەڕ لە نێوان دوو بنەماڵە دروست بوو بەهۆیەوە 5 کەس کوژران و 3 کەسی دیکە بریندار بوون. داوە شەوێ لەسەر زۆگە پشتوالە بووە ئەوە شەم پڕی چەکدارە ئێستا دوژداری عسابکەوە دوو زۆرامە لێ شەید بۆوانە شەوێ سە زۆگە و دەمەقاری بووە تەکانەوە لە 5 لەوە کوشتی لەچینە دوو مارش کوژران ئەو مارە دویان کوژرە بەسەوەیاندادا 5 کوشتی. باوتەی پۆلیسی هەولێر لەو شەڕەدا 5 کەس کوژراون کەسیانیان پیاون و دوانیان ئافرەت بوون 3 کەسی دیکەش بریندار بوون کە دوانیان ئافرەتن و یەکێکیشان مێر منداڵە. پۆلیسی هەولێر ئاماژەی بەوەشدا پەراوی لێکۆڵینەوەیان کردوتەوە و لە هەوڵی دەستگیرکردنی ئەو کەسانەدان کە بوونەتە هۆی دروستبوونی کێشەکە بۆ هێورکردنەوەی دۆخەکەش هێزێکی خۆیان لە گوندەکە جێگیر کردووە. دوو بنەماڵە لە گوندی گرلانکەی سەر بە ناحیەی قوشتەپە چوونێت دوای دەمەقاڵیان چوونە بۆ سوڵح لە ماڵێکیان دوای ئەوەی کە لە نێو سوڵحەکەدا دەبێتە دەمەقاڵیان و دەبێتە کێشە لە نێوانیان کێشەکەیان قوڵتە دەبێتەوە هەڵدەست بەکارهێنانی چەک و 5 کەس کوژرایە 3 بریندارە لەو 5 کوژرایانە 3یان پیاون 2یان ئافرەتن. بەڕێز دادوای لێکۆڵینەوەی لێکۆڵینەوەی بۆم مەبەستە کردەوە واروها پۆلیس لە شوێنی مەبەستە بۆ ئاساییکردنەوەی حاڵەتەکە و تاکو هێز ڕووداوێتی نەخوازا و ڕوونەدا لەو شوێنەدا و واروها فەرمانی دەرجکردن بۆ کەسانە دەرکراوە کەوا پێیان هەبووە لەو کێشەیە. لە ماوەی ڕابردوودا ڕووداوەکانی کوشتن لە هەرێمی کوردستان زیادیان کردووە و تەنیا لە ماوەی 1 مانگی ڕابردوودا نزیکەی 25 کەس بە هۆکاری جیاجیا کوژراون. شیراز عەبدوڵڵا NRT هەولێر.